الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. بارزان خوشحان إلى تفسير سورة الماعون بخزمتها مقامو بس رزامندي خواهي قولي وهيوادان إيوي آزي السودي دور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. بڵێ خۆشەویستان وەکو لەوانەی ڕابرد و باسمان لە سەرەتای ئەو سوورەتە کرد کەوا خوای گەورە سوبحانە و تەعالە باس لە کەسانێک دەکاتن کە ئەوانەی کە یوکەذیبو بالدین کەوا ئەو دینە بە درۆ دەزانی وایە خود ڕۆژی قیامەت ڕۆژی سزا و پاداش بە درۆ دەزانی. ئیتر صیفەتی ئەو کەسەوەیە کەوا پاڵ بە یەتیم وەدەنێ و ڕحمی پێناکە و هەروەها هانی خەڵکیش نادا لەسەر ناندانی میسکین و فەقیر. و لە پاشەوی ئەوجا خوای گەورە سوبحانە و تەعالە دەفەرمیتن فويل للمصلين كأتا أوزا ويل ياخد ويلا لبو كساني مصلي ونويشكر چين أو كساني كوا ويلا لبويانا لكاتك دا كوا خواي جورا بذاتي خوي فرماني بنويشكر دي ولسندين آيات برام دير دا فرم فويل للمصلين كوات أو كسا كوا بيدا قطري مصلي واتا كسا چي نويشكرا كسا كبردوام لسن وجكاني بلام واويلا لبو أو چه أو كسا الذين هم عن صلاتهم ساهون أو كساني كوا لنويجكانيان بي آغان أوان واويلا لبويان الذين هم عن صلاتهم ساهون ديال أو جزانان كاتك وباس لودكا الذين هم عن صلاتهم ساهون لسرت هذا کاتێکەوە خوای گەورە باسی لە ئەو کەسە کردکەوە یوکەذیب بالدین درۆ بە دین دەکاتن ئەو کەسێکەوە باوەڕی بە پاداشت و سزانیە لە پاشان خوای گەورە باز لە فەوەیل للمصلین دەکا. جا هەندێک لە زانان دەفەن ڕەبتی بینی فەوەیل للمصلین لەگەر سەرەتای سوورەتەکەدا چییە کەوە ئەو کەسە یوکەذیب بالدین لەلایەش کەس دەفەرمی فەوەیل للمصلین. هەندێک لە زانان بەو شێوەی لێکدەن دەفەرمون خوای گەورە هەر لێرەدا باز لە کەسانێک دەکەوە ئەو دینەواتە دینی ئیسلام کاتێکەوە خوای گەورە ناردی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسانێکەوە ئەو دینە بە درۆ دەزانن و ڕۆژی قیامەت بە درۆ دەزانن ئەوانن مسلین کاتێکەوە خۆیان بە شوێن کەوتوو کاتێکەوە خۆیان بە وارسی دینی ئیبراهیم و ئیسماعیل دەزانن عەلەیهیمو سڵات وەسەلام بە ئەعتیبار نوێژیش دەکەن دەسەر بە ئەعتیقادی خۆیان و لافی ئەوە لێ دەدەن بە ئەعتیبار نوێژەکانیشان بەو شێوەیەکەوە ئیبراهیم و ئیسماعیل کردیتیان عەلەیهیمو سڵات وەسەلام. ئیتر لێرەدا باس لەوانەکەوە ئەو مسەلیانێکەوە لەسەر ئەو بیر و باوەڕەدان و هەندێک کەس دەزانن دەفەرمون نەخێر بەڵکو ئەو مسەلیانێکەوە لێرەدا خوای گەورە باسییان دەکات ئەو مسەلیانەکەوە بە حساب لە دایرەی ئیسلامن بەڵام زیاتر کەسانێکی منافقن ئەگەر چی ظاهرە نوێژە دەکەن بەڵام نوێژەکانیان بەو شێوەیەکەوە وەکو خوای دەفەرمێ عن صلاتهم ساهون الذين هم يراءون بەڵکو نوێژەکانیان لە نوێژەکانیان بێ ئاگانە و هەروها ڕیایی لە نوێژەکانیان کەوەش صفەتی منافقینە و علاقەی بین منافق و علاقەی بین ئەو کەسەشکەوە یوکەذیب بالدین ئەوەیەکەوە کەسی منافقیش ظاهرن دەڵێ ئیمان بە ئیسلام هەیە و ئیمانم بە ڕۆژی دوای هەیە بەڵام لە حەقەتدا ئیمانی پێ نییە و لەو شتەشدا مشتەرەکە لەگەڵ کەسانێکی بێ باوەڕ بۆی کەوە هەردووشیان وەکو یەک ڕۆژی قیامەت بە درۆ دەزانن. بە هەر حاڵ خوای گەورە لێرەدا باز لە کەسانێکە کە ئەوە صیفاتیانە کەوە فەوەیل للمصلین ووەیلا و یاخود دۆڵێک لە جەهەنەم لە بۆ ئەو نوێژکەرانەی کەوە ئەوە صیفەتیانە عن صلاتهم ساهون. جا لێرەدا عن صلاتهم ساهون وەکو زانان دەفەرمون خوای گەورە سوبحانە وتەعالە ئەگەر بیفەرموو بە فی صلاتهم ساهون ئەوە کەس لەو وەیلەی نەجاتی نەدەبوو بەڵام الحەمدولله فەرمی عن صلاتهم ساهون بیفەرموو بە فی صلاتهم ساهون واتە ئەو کەسێکەوە سەهو دەکات لە ناو نوێژەکەی و فکری دەڕوا و نازانێت چەند ڕکعاتی کردیە ئەوە لەو حاڵەتەی واوەیلا لە بۆ ئەو نەخێر بەڵکو لێرەدا عن صلاتهم ساهون واتە ئەو کەسێکەوە لە ئەنجامدانی نوێژەکان و لە ئەنجامدانی کاتەکانی و والحاصل بەو شێوانێکەوە باس کرا لێرەدا جیای کردیتەوە کە زیاتر ئەوە صفاتی منافقینە ئەو کەسانێکەوە ئەو کەسانی بە تەعەمودەوە
سارد و سوڕی لە نوێژەکانیان هەیە، ئەو کەسانی کە نەک بە بێ ئاگایی و بە سەهوە بەڵکو بە تەعەممودەوە زۆر ئیحتیمام و گرنگی بە نوێژەکەی نادا، ئیتر لە مەزاهیری ئیحتیمام نەدان بە نوێژەکەی ئەوەیە پێش هەموو شتێوەکو زانیان باز دەکەن ئەو کەسانی کەەوە عن سەڵاتیم ساونواتە لە کاتەکانی خۆی ئەنجامی نادەن، لە کاتەکانی خۆی ئەنجام نادەن، وەکو لە حەدیث صحیحدا پێ باز لە کەسی منافق دەکاتن، دەفەرمی چاوەڕوان دەکات هەتا ڕۆژ لەسەر ئاوا بوون ئەوجا هەڵدەستیتن لە بۆ نوێژی عەسر ئەنجام بداتن، ئەوجا وەکو با بڵێن وەکو مریشک وەکو یاخود وەکو کەڵوبابێک چەند جارێک دندوق لە عاردیدا و لە جاتیوکەوە سوزدەی بە حەقی باتن. ئیتر بەو شێوەیە بە پێ دەفن تلکە سەڵات المنافق، ئەو نوێژی منافقانە. ئیتر یەکەم شت لە صفاتی منافقین، یەکەم شت لە صفاتی ئەو کەسانێکەوە واوەیلا لە بۆ ئەو نوێژکەرانە ئەوەیەکەوە بێ ئاگان لە نوێژەکانیان، واتە لە کاتەکانی خۆی ئەنجامی نادەن بەڵکو تەخیری دەکەن لەو کاتانی کە پێویستە بیکەن. و هەروەها زانایان باز لەوەش دەکەن کە ئەو کەسانە نەکەوە عن سەڵاتیهم ساهون، واتە بەنسبەت پیاوانکەوە نوێژ جەماعەت لە قەولی زۆربەی عولەما ئەوەیە کە ئەسڵەن واجبە لە حەقی پیاوان. ئیتر ئەو کەسانی کەوا نوێژەکانیان بە جەماعەت ئەنجام نادەن لە مزگەفتەکان ئەوە واوەیلا لە بۆ ئەوان عن سەڵاتیهم ساهون ئەوانیش دەگریتەوە. ئیتر بەو شێوەیە ئەو کەسانی کەوە ئەرکان و واجباتەکانی نوێژی ئەنجام نادەن بەڵکو بە تەعەممودەوە ئیحتیمامی پێنادەن و هەروەها گرنگی پێنادەن، الذين هم عن صلاتهم ساهون، أو صفتي باشا يخوي يقول فرمي الذين هم يراؤون، أو كسانك ورياي دكن، أو كسانك وتلير دا ليو كزور بزانان دفن لير دا باز دباسي منافقين منافق كان أو صفاتان لدي تزير وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا. كاتك لبنو جكاني هل دسنزور بقالب قراني وكأنما سخريان بيدكي و لە نوێژەکانیشیاندا ڕیایی دەکەن و هیچ ذکری خوای گەورە تێدا ناکەن ئیلا کەمێک نەبی. ئیتر ئەوە صفاتیان الذين هم يراؤون، ڕیایی دەکەن و بەستیان ئەوە تەنها خەڵک بیان بین و بەستیانەوە نییە خوا سبحانه وتعالى لێیان ڕازی بیتن. ئیتر ئەوە یەکە لە صفاتی منافقین کە بەحەقەت کەسێک کە وەکو کە زانایان دێن باز لە ڕیایی دەکەن. مەسەلەی ڕیایی ئەوەی کە لە نوێژ و لە غەیری نوێژ کەسێک لە ئەسڵ عیباد دەکەی لە بۆ خوا دەیکا بەڵام پێشی خۆشە خەڵک بیبینی، ئەوە ڕیاییە. ئەگەر کەسێک لە ئەسڵەوە لە بۆ خوانەی کە ئەوە هەر شیرکە کەواتە الذين هم يراؤون، واتە لە ئەسڵەوە کەسێکەوە مەبەستی خوابی بەڵام حەزیشی لێبی خەڵک بیبینیتن. ئیتر بەڕاستی چەندین شتی دیکە لەسەر ڕیایی هەیە لەوانە وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە متفق عليه دەفەرمێ من سمع الله به ومن راء الله به، کەواتە هەر کەسێک قسە بکالەوەی کەوە خەڵک جۆی لە قسەکانی بی و لە ناو خەڵکی پلەپایە پەیدا بکە، و هەر کەسێکیش ڕیایی بکا لە بۆی کاتێک کردەوەیەک دەکە لە بۆی خەڵک بیبینن، بەس لە بۆی خەڵک بیبینن ئەوە مەبەستی خوا نەبی، یاخود لە ئەسڵەوە مەبەستی خوا و هەروە خەڵکیش بیبینن، ئەوە لە هەردوو حاڵ دەفەرمێ سمع الله بی وراء الله بی، واتە خوای گەورە سبحانه وتعالى وای لێ دەکاتەوە فەزح بی لە ناو خەڵکی، خوای گەورە پەردەی ستری خۆی لەسەری لا دەداتن، حەقیقەتەکەی بە دیار دەیەخی لە ناو خەڵکی کەوا ئەو کەسە مەبەستی خوانیە مەبەستی خەڵکە. ئیتر بەو شێوەیە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی واوەیلا لە بۆ ئەو نوێژکەرانی کەوا لە نوێژەکانیان ساهون و هەروەها ئەو کەسانی کەوا یوراؤون کە لە نوێژەکانیان ڕیایی دەکەن و یەمنعون الماعون، و هەروها ئەو کەسانش کە وەکو کەسی یکەذب بالدین کەوا دەستی یارمەتی لە بۆ فەقیر درێژ نەدەکرد، بە هەمان شێوە ئەو کەسێکەوە منافقیشە و یاخود صفاتی نفاقی تێدا، ئەو کەسێکەوە بێ ئاگایە لە نوێژەکەی، ئەو کەسێکەوە ڕیایی دەکە صفەتێکی دیکەش ئەوەیەکەوە یەمنعون الماعون و یەمنعون الماعون، واتە یارمەتی خەڵکی نادەن. ئەو ماعونش دیار هەموو چاکەیە دەگریتەوە، بە تایبەتی وەکو زانان دەفەرمون الماعون واتە ئەو یارمەتیانەیەکەوە وەکو شتێک کە بە ئیستعارە ببردرێ و بهێندرێتەوە. با بڵێن زیاتر باز لەوەی دەکەن کەسێک لە جیرانەکانی دێتن تا داوای منجەڵێکی لێ دەکات، داوای شتێکی ناوماڵ و کەرەستەیەکی لێ دەکاتن لە بۆی کەوابی بە کاتێک سوودی لەوە بگری و پاشان بیجێڕیتەوە، بەڵام ئەویان ئەویش مەنع دەکات. دیارە یەمنعون الماعون وەکو زانان کە بەو شێوەی لێکیان دایتەوە ئەو کەسەکەوە ئەوە هیچ هەر خێر ناکە، ئەو خێرێکەوە دەیبەخشی و پاشان دەڕوا و با بڵێن نایەتەوە لای
کەسێک کەوا خێر دەکا ئەو شتێک کە دەیبەخشی و بەو نیازەی کەوەری نەگریتەوە تاوەکو لای خوای گەور پاداشکەوە بکتەوە ئەوان ئەو شتە هیچ ناکەن بەڵکو لەوەش کەمتر ئەوەیەکەوە شتێکەوە وەکو ماعون وەکو تازە ئاماژەمان پێکرد ئەو کەرەستانەی ناوماڵکەوە بەکار دەهێنرێ و دەهێنرێتەوە ئەوەش ناکاتن کەواتە کەمترین دەرەجاتی بەخشین بە هیچ شێوەک لێی نەئەتەجێ لەبەرەوەی ئەو کەسێک کە بەرامبەر بەخوای گەورە سەفلەیە دیارە بەرامبەر بە خەڵکیش بێن مەکە کەسێک کە دەستی یارمەتی لە بۆ کەسێک درێژ ناکە و بە هیچ شێوەیەک خێری پێوە نیە نە لە بۆ خۆی نە لە بۆ خەڵکیش. ئەمجا ئینشاءڵڵا دێنە خزمەت سوورەتی الکەوثەر. بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. بەڵێ لێرەدا خوای گەورە سوبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم إنا أعطيناك الكوثر ئێمە کەوثەرمان پێبەخشی. دیار لە سەبەب نزولی ئەو سوورەتەدا وەکو زانایان باز لەوەی دەکەن کە لە دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیبراهیم و عەبدوڵڵای کوڕی ئەو دوو کوڕی کە خوای گەورە سوبحانه وتعالى پێی بەخشین و هەر بە گچکەیش تەبعاً وەفاتیان کرد. لە دوای ئەوەی کەوە ئەو دوو کوڕەشی وەفاتی کرد ئیتر هەر کچی ماوە کەسانێک لە قوڕەیشیەکان دەیانگۆ خەمی ئەوەتان نەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبتەرە واتە دوابڕایە ئیتر لە پاشی خۆی کە دەمری کەسی لە پاش بەجی نامینە تاوەکو بتە میراتگیری هەروەکو لە ناو خۆشمان واباوە کەسێکەوە کوڕی نەبیتن پێی دەڵێن ئۆجاغی کۆرە. ئیتر بەو شێوەیە ئەوانش دەیانگوت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئۆجاغی کۆرە لەبەرەوەی کوڕی لە پاش خۆی بەجێ نەهێشتیە ئیتر کەسێکیش نییە هەڵگری دینەکەی بی لە پاشە خۆی بەخۆی دەمری و کۆتایی بە قەزیەکەش دێتن. بەڵام خوای گەورە سوبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمی إنا أعطيناك الكوثر بە ئینای تەعظیم خوای گەورە دەفەرمی ئێمە واتە بە عەزەمەتی خۆی خوای گەورە سوبحانه وتعالى کەوثەری بە پێغەمبەر بەخشیە صلی الله عليه وسلم. الكوثر دیارە لەلایەن لوغەتەوە بە معنای الخەیر الکەثیر دێواتە خێرێکی یەکجار زۆرمان بە تو بەخشیە. دیار ئەو خەیرە زۆرە لە سەروی هەمویان ئەو پێغەمبەراتێکەوە خوای گەورە پێی بەخشی ئەوە کاتێکەوە شەرەفمەندی کرد بەو قورئان و پەیامەی کە لەلایەن خۆیەوە خوای گەورە وەکو کەلامی خۆی پێی بەخشی کەوا بە خەڵکی ڕابگەینیتن ئەوجا چەندین گەورەیی و شەرەف خوای گەورە پێی بەخشی و هەروها الکەوثەر ئەو ڕووبارەیەکەوە خوای گەورە سوبحانه وتعالى بە پێغەمبەری بەخشیە کە لە بەهەشتدایە ئەو ڕووبارەش دوو جۆگەی لەو ڕووبارە لێ دەردەچی و دێتە ساحەی مەحشەرکەوە حەوزی پێغەمبەری صلی الله عليه وسلم لێ دروست دەبی لە ساحەی مەحشەرکەوە لە ڕۆژی قیامەتدا ئیمانداران هەر هەمووی لەوێن دەرێ کۆ دەبنەوە تاوەکو تێنیەتی خۆیان بشتێنن بەدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ئاوی کەوسەرە بخۆنەوە کەوا هەر کەسێک لێی بخواتەوە بە هیچ شێوەیەک جارێکی دیکە تێنی نابیتەوە لە خوای گەورە داواکەن لەو کەسانە بین کەوە خوای گەورە سوبحانه وتعالى ئەو شەرەفەمان پێ بەخشکەوە بەدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوی کەوسەر بخۆینەوە. ئەوجا دەفەرمی ئێمە ئەو هەموو خێری دنیا و قیامەتمان پێبەخشی ئەوجا لە قیامەت بێجگە لە ئەو ڕووباری کەوثەر و ئەو حەوزەی و ئەوجا ئەو مەقامی شەفاعەتی عوظماکەوە بە پێغەمبەر دەبەخشرێ صلی الله عليه وسلم و هەروها چەندین شەرەفی دیکەی دنیا و قیامەت کەوا خوای گەورە بە پێغەمبەری بەخشیە فصل لربك وانحر. ئیتر یا رەسوڵ الله بەرامبەر بەو هەموو کەوثەر و خێرە زۆرەی کە پێتمان بەخشیە تەنها نوێژ لە بۆ پەروەردگارت بکە کەواتە عیبادەت بە تاک و تەنیا لە بۆ خوای گەورە بکەوە بە تایبەتیش نوێژەکانت کەوا لە قیمەی هەموو عیباداتەکان لوتکەی هەموو عیباداتەکان نوێژە کەوا لەناو ئەرکانەکانی ئیسلامیش لە دوای ڕوکنی شەهادەتەین گەورەترین ڕوکن ئەو ڕوکنەیەکەوە ڕوکنی نوێژکردنە ئیتر بە تایبەتی بە تاک و تەنیا لە بۆ خوا سبحانه وتعالى نوێژ بکە هەروەکو لە سوڕەتی الماعون لە پێشەوی فەرمووی کەسانێکی منافق نوێژکردن بەڵام ڕیایی لە نوێژەکانەکە بەڵام ئەتو یا رەسوڵ الله و هەموو ئیماندارانیش فصل لربك تەنها نوێژ لە بۆ پەروەردگارت بکە وانحر و هەروها ببەخشە لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى حشتر سەر ببڕە. دیارە نەحر تەنها لە بۆ حشتر هاتیە لە بۆ حیوانەکان کە ذەبح هاتیە ئیتر لە پێناوی خوای گەورە بە قیمەتترین شتت کە هەیە کەوا حشترە بیبەخشە لە پێناوی خوای گەورە سەری ببڕە فصل لربك وانحر. وجەوەکو زانان دەفن بە تایبەتی کاتێکەوە ئیشارەتە لە بۆ قوربانی کەوا نوێژی جێژنە دەکرێ و ئەوجا نەحر دەکرێ و قوربانی سەردەبڕێ بە قیمەتترین شت کە هەیتت لە بۆ خوای گەورە سەری ببڕە لە بەرامبەر بەو هەموو خەیرە زۆرێکەوە خوای گەورە پێی بەخشی فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر.
و چاک بزانە بە تەکید ئەوەی کەوا شانیئە کەواتە ئەوەی کەوا ناحەزە ئەوەی کەوا ڕقی لە تو دەبیتەوە ئەوەی کەوا مبغیضوکە وەکودا تەفسیرەکان دەفەرمێ ئەوەی کەوا ناحەزە لە بۆ تو ئەوەی کە ئەتووی خۆش ناوێ و ڕقی لە تو دەبێتەوە ئەویان ئەبتەڕە ئەویان دوابڕایە ئەویان ئۆجاغی کۆرە بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئۆجاغی کۆر نەبوو ئەگەر چی کوڕیشی نەبوو لەبەر ئەوەی هەتاکو ئێستا 1430 ساڵ هەتا قیامەتێش پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوثەری پێبەخشرە دیارە لێرەدا وەکو تەصحیحی مەفاهیمەکی جاهلیشمان لۆ دەکا خوای گەورە سوبحانه وتعالى بۆی کە خێر یاخود دوابڕایی و یاخود کەسێکەوە لە پاش خۆی شتێکی زۆر بەجێبێڵی بەو مەفهومەی نییە کەوا کەسێک کوڕی هەبیان کوڕی نەبی چەندین کەس بەو کوڕانی کەوا بەجێ دێری لە پاشە خۆی پێی سەرشۆڕ و شەرمەزار دنیا و قیامەت دەبیتن بەڵام چەندینی دیکەش کە لە قیمەی هەمویان پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا کوڕیشی لە دوای خۆی بەجێ نێژ بەڵکو ئەو خێرە زۆرەی لە دوای خۆی بەجێ هێش و هەر کەسێکیش لەو ئومەتەی هەر کەسێکیش لە یەکەم کەسەوە کە ئیمانی پێێنە هەتا ڕۆژی قیامەت کە مسلمان دەبی ئەوە هەر صدقە جاریەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە هەمووی دەستە چیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئیماندارانەی کەوە هەر عەمەلێکی صالحیش دەکەن بەرەوەی لەو فێربووینە ئیتر هەر کەسێکی ئیمانداریش کەوە کاتێک کە دەمری لە دوای پێغەمبەری صلی الله عليه وسلم لەقەدەر ئەوەی کەوا چ خێرێک لە دوای خۆی بەجێ دێڕێتن لەلایەنی ئیسلامەتی و لەلایەن علمێکی نافعەوە لەلایەن ئەوەی کەوا قسەیەکی خێری فێرە خەڵکێک کردبیتن لەقەدەر ئەوە دوابڕا و ئەو چاق کۆر دەبی و یاخود کەسێکەکەوە کەوثەر و خێرێکی زۆری پێدەبەخشێتن کەواتە وەکو تەصحیحی ئەو مەفهومە جاهلیەشەکە وەکو تازە باسمان کرد ئیتر ئەوانەی دوژمنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی دوژمنایەتی دینەکەی دەکەن ئەوانەی دوژمنایەتی سنەتەکەی دەکەن ئەوان ئەبتەڕ و دوابڕا و ئۆجاغ کۆرن کەوە ئەگەر باسیشیان بکرێ تەنها لە مەقامی ذەم و لە بۆ ئەوەی باز دەکرێن تاوەکو لەعنەتیان لێ بکرێ لە دنیا و لە قیامەت. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.